زەیتون یەکێکی دیکەیە لەو بەرەبا کشتتوکاڵیانەی سنووری هەڵەبجە بەهۆی گۆڕینی کەشوەوەوە زەرەرێکی زۆری بەرکەوتووە. زانا 500 دار زەیتونی لە باخەکەیدا هەیە، بەڵام بەشێکی وشک بوون و بەرەمیشی جیاواز لە ساڵانی پێشوو کەمی کردووە. ئەم ساڵ بە شێوەیەکی گشتی بەهۆی گۆڕانی کەشوهەوا و وشکە ساڵی و ئەو بەفرەی کە پار لە مانگی یەکاباری بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن بەروبوومی باخ بە شێوەیەکی گشتی کەمی کردو ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵانی پێشوە. بۆ نمونە ئێمە ئێسام ساڵ بەرهەمی زەیتونمان 150 کەمی کردووە لە چاو ساڵانی پێشووە. ئەو شوێنانەی کە سەرما زیاتر گرتوێتیەوە داری زەیتونمان هەیە هەر وشک بووە، داری زەیتونمان هەیە نیوەی وشک بووە، لەخێکی وشک بووە، بەڵام بە شێوەیەکی گشتی باخەکەی ئێمە باشترە لە چاوخۆنێ باخی تراکەت سەرما زیاتر گرتوون یا شوێنەکانیان تۆزێ بەرزترە، زەرەری ئێمە تۆزە کەمتر بووە. ئەلحەمدولیلا ئێمە ئەم ساڵ لە بەرهەمی خۆمان ڕازین و خواستێکی زۆری لەسرە. بەڕێوەبەری باغداری لە کشتتوکاڵی هەڵەبجە ئاماژە بۆ دەکات ساڵانە ڕێژەی بەرەمێنانی زەیتون دەگۆڕێت و ئەم ساڵ ئەو بەرەما کشتتوکاڵیە ڕووی لە کەمی کردووە. لە زۆر ناوچەکانی بەتایبەتی بناری شاکان کە پلەیگەرما زۆر دابەزی کە بەرهەم هەر نەبێت وەکو بەرهەمیش نەبووە، لە زۆر شوێن درەختەکان هەر وشک بوون، ینی بەشی سەرۆی درەختەکان وشک بوون، بەڵام ئەمە گەر سێریکی خوارەوە بکەین ناوچە دەشتایەکان و ناوچەی شارە زۆر ئەو شوێنانەی کە پلەی گەرمان نەگەشێتەوە پلە ئەو شوێنانە درەختەکان وەزیان باشترە تاوەکو لە ناوچەکانی سەرەوە. بە شێوەیەکی گشتی بەرەمێنانی زەیتون لە هەڵەبجە بۆ وەرگرتنی ڕۆنەکەی و خۆشەکردن گەشەی پێدەدرێت، بەڵام ئەم ساڵ زیاتر دەبێت بۆ خۆشەکردن بەکاربێنرێت و جۆرە دار زەیتونانەی ڕۆنیان لێوەردەگیرێت بەهۆی گۆڕینی کەشوهەوا و سەرماوە بەرەمیان زۆر کەم بۆتەوە یان دارەکانیان بە تەواوی وشک بووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.